بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان چارەنووسی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە نادیارە و حکوومەتیش وەڵامی داواکاری مامۆستایان نادەتەوە مانگێک تێپەڕ دەبێت بە سەر دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەڵام تاوەکو ئێستا پرۆسەی خوێندن لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەربین و ڕاپەڕین و قەزای کۆیە دەستی پێ نەکردووە و مامۆستایان بەردەوامن لە سەر بایکۆت میوەندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرگی سەنگەر فیاض جێگیری سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆسایانی کوردستان هەروەها لە پارێزگای هەڵەبجەوە عەبدوڵڵا عەلی سەرۆکی لقی یەکێتی مامۆسایان لە هەڵەبجە لەگەڵمان دەبێت لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. مانگێک تێپەڕ دەبێت بە سەردەستپێکی ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان و تاوەکو ئێستاش لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەوامی خوێندن دەستی پێ نەکردووە. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان یەکی دەی وەک دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2016 بۆ 2017 دیاری کرد. دوای دیاریکردنی دەستپێکی خوێندن لەلایەن وەزارەتی پەروەردە لە پارێزگای هەولێر و دۆک پرۆسەی خوێندن دەستی پێکرد. بەڵام لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای کۆیە دوای تێپەڕبوونی مانگێک دەستی پێ نەکردووە. هۆکاری دەستپێنەکردنی خوێندن لە سنووری سلێمانی و هەڵەبجە گەڕێتەوە بۆ جێبەجێنەکردنی داواکاری مامۆستایان لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە خۆی بینێتەوە لە پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوتی موچە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووش مامۆسایانی لیستی سەردەم و لیستی سەوز لە لقی سلێمانی یەکێتی مامۆسایانی کوردستان پرۆژەیەکی ئامادەکردووە بۆ دەستپێکردنی پرۆسەی خوێندن. پرۆژەکە خۆی بینێتەوە لە کۆکردنەوەی کۆمەک بۆ مامۆستایان لەلایەن پەرلەمانتاران و سەرمایەداران و حیزبەکان. لەو چوارچێوەیەشدا ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کەمپینێکی بۆ کۆکردنەوەی هاوکاری لە بازرگانان و دەوڵەمەندەکان ڕاگەاندووە. مامۆسایانی سنووری سلێمانی و هەڵەبجەش سوورن لەسەر درێژەدان بە بایکۆت تاوەکو حکوومەت پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوت ئەکات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا سەنگەر خێربێن ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خۆتان دەزان مانگێک تێپەڕ دەبێت بەسەر دەستپێکی ساڵی نوێی خوێن تاکو ئێستا پرۆسەکە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەستی پێ نەکردووە. حەزەکەم سەرەتا لەو پرۆژەی ئێوە وەکو مامۆسایانی سەردەم و مامۆسایان لیستی سەوز کە لەم ڕۆژانە تەقدیمتان کردووە پرۆژەکە چی لە خۆ دەگرێەوە ئامان چێ لەو پرۆژەیە؟ سەرەتا دەستخۆشتان لەکەینەوە لێرەوە ڕێز و سڵامان هەیە بۆ مامۆستا عەبدوڵڵا بۆ سەرجەم مامۆسایانی بەڕێزی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و کۆی و ڕاپەڕین و سەرجەم کوردستان. ئێمە لێرەوە دەمەوێت ڕوونکردنەوەیەک بۆ بەرچاوڕوونی سەرجەم مامۆسانی بەڕێز ئەمە ئێمە پرۆژە نەبووە بۆ یەکەم جار ڕەژنووسێک بووە بۆ گفتوگۆکردن. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئێمە لەم پرۆژەیەمانە نیەتمان نەبووە داوام دەست پێ بکەینەوە بەڵکو نیەتمان هەبووە بژێوی ژانی مامۆستا گۆڕانکاری تیا بکەێت و بەرەو باشتری بەرین بۆی هەنگاوێک بێ بۆ دەست پێکردنەوەی داوام کەواتە من دەمێ ئەم ڕوونکردنەوەی وازەح و بەرچەی ڕوونی سەرجەم بینەرانتان بێ ئەویش ئەوەیە ئێمە نیەتیشکانی بایکۆتمان نێت بۆی ئەم پرۆژەوە بەڵکو نیەتی باشکردنی بژێوی ژانی مامۆستامان هەیە کە دواتر دەکرێ قسە لەسەر خاڵەکانی بکرێ بە پێی مەجال. خاڵێکی تر کە بەداخەوە لە ڕووی ئەعلامیەوە زۆر قسەی لەسەرەکرێویش مەسەلەی هاوکاریکردنی کە سوکاری خوێندکارانە بە مەبلەغی 25 بۆ 35,000 کە ئەمە دوور و نزیک لە پرۆژەکەی ئەمە نێت تەنها گفتوگۆیەکی لاوەکی لەسەر دروست بوو بۆش بەداخەوە لە شوێنێکی دیاریکراوە کە نەدەکرا ئەمە بڵاو بکرێتەوە. بۆیە من دڵنیایی ئەدەمە مامۆسان و سەرجەم کە سوکاری خوێندکاران و قوتابیان لە پرۆژەکەی ئێمە وەکو لیستی سەوز و سەردە بە هیچ شێوەیەک باسی هاوکاریکردنی کە سوکاری خوێندکارانێ بۆ دەستپێکردنەوەی دەوام و بۆ هاوکارکردنی مامۆستان. ئەوەی ئێمە دەمانەوێت ئەوەیە کە حکوومەتی هەرێم تا ئێستا ماوەی 2 ساڵە گوێ لە داخوازی خواستی مامۆستایان ناگرێت. دومێ ماوەی 2 ساڵە لە دەبەرێکی گەوری هەرێمی کوردستانە بایکۆت بەردەوامە. ساڵی ڕابردوو زیاتر لە 70 ڕۆژ بایکۆت کرا. حکوومەتی هەرێم کەمترین قسەی لەسەر ئەم بابەتە بووە بەڵکو بە پێچوانەوە هەرگوێ لە داخوازیەکانی مامۆستایان نەکرد.
کۆمەڵە بەڵێنی بە مامۆسایاندا هەر بەڵێنەکان لە ماوەی حەکەمتر لە هەفتەیەکە بە پێچوانی بەڵێنەکانی جێبەجێ کردو هەنگاوی ئەنا بۆیە لە ئیم ساڵیشە تا ئێستا کە وەکو جەنابەت ئاماژەت پێدا و ئەمڕۆ مانگێکە پرۆسی خوێندن دەستی پێ کردووە لەم سنوورە دەرگای ناوەندەکانی خوێندن نەکراوەتەوە حکومە لە جیاتیەوەی بێ گوێ لە داواکاری مامۆسایان بگرێ لە جیاتیەوەی خەمی ئەساسی حکومە دەستپێکردنەوەی داوام بێ بەداخەوە گوێی لێمە نەگرتووە بۆیە ئەمە پێمان وایە وەکو لیستی سەوز وەکو لیستی سەردەم پێمان وایە کە ئەبێ بیر لە بێدی لە حکومەتی هەرێم بکرێتەوە لە ئێستادا ڕاستە حکومەتی هەرێم کەم تەرخەمە حکومەتی هەرێم بەدیل ئەوەیە ئێمە لە بەردەم دووڕیانێکی زۆر مەترسیداری لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و کۆیە ئەگەر حکومەت هەر وەڵام نەداتەوە ئێمە هەر دەکرێت بەرداوامی لە بایکۆت ناکرێت لە بەرامبەر ئەوەیە بەرداوام بین و لە بایکۆت هەڵ و فشارەکانی ترمان لە بوارەکانی ترا چڕکەینەوە ئێمە فشارمان لەسەر حکومەتی هەرێم چڕ کردوێتەوە فشارمان لەسەر بۆ نمونە یاداشمان ئاڕاستیان جوبەی نوێنەران کردووە یاداشمان ئاڕاستی حکومەتی عێراقی ئاڕاستی یونامی و یونوسێف ئاڕاستی کوسڵخانەی ئەمریکا کوسڵخانەی هۆڵندا کوسڵخانەی بەریتانیا و کۆمەڵە کوسڵخانەی فەڕەنسا کۆمەڵە کوسڵخانەی تر کردووە لەگەڵ ئەنجومەنی پارێزگا و پارێزگای سلێمانی دانیشتوین دو دانیشتنیشمان لەگەڵ لایەنە سیاسیەکانە لە پارێزگای سلێمانی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ بستنەوەی گۆڕانە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە دانیشتوین لەگەڵ نووسنگی سلێمانی پەرلەمانی کوردستانە دانیشتون پێمان وتون بارودۆخ و زروفی سلێمانی پێویستە ئەمان خەمی بخۆن و حیزب سیاسیەکان بێنە سەرخەت گوێ لە خواست و داواکاری مامۆسایان بگرن و فشار لەسەر حکومەت دروستکەن وەکو حیزب ئەگەر دەتوانن چارەسەری کێشەی مامۆسایان بکە کە پێمان وایە لە ئێستادا شتێک نەماوە بە ناوی حکومەتی هەرێمی کوردستان چونکە ئەمە بابەتێکی سیاسی و نامێ زۆر بچمە ناو وردەکارێکەوە بەڵام پێویستە ئەم لایەنانە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشێکی دیاری ناو حکومەتی هەرێمی کوردستانەوە ئێستا و مەسەلەن کە یەکێتی بەشێکی دیارە هەوڵی جدی نەداوە لە ناو حکومەت ئێمە داوامان کردووە حکومەتەوە وەکو ماوەسانی یەکێتی ماوەسان لە سلێمانی پەیوەندیتان پێوە نەکردووە کە خەمێک لەم دۆخە بخوات ئێمە ئیمساڵ نەخێر بەڵام ساڵی پار یەک دوو جارە دانیشتنی ڕاستخۆمان لەگەڵ بەڕێز سەرۆکی حکومەت و زێگی سەرۆکی حکومەت هەبوو کۆمەڵە وەکوتم بەڵێنیدا بەڵێنەکانیان نەبردە سەر یعنی ئێمە جەنابتان ئاگادارن لە ڕووی ڕاگەاندنەوە پار هەموو مانگێک و هەموو هەفتەیە قسە لە سەرەوەکانی و موسێ مانگی 9 مانگی 10 درێ مانگی 11 درێ مانگی 4 درێ تا ئێستاشەوە ساڵێک و مانگێکی بەسەراتی پڕۆی تا ئێستا وەرنەگیراوە بۆیە حکومەت لەگەڵەوەی کە بەڵێنەکانیدا بەڵێنەکانیشی نەبردە سەر تا ئێستا ئەمە هە بەرداوامی هەیە هەم درێژەی هەیە حکومەت ئێمە 25 حوتی 2016 واتە زیاتر لە ماگونیوێک پێشەوەی داوام دەست پێ بکاتەوە سەردانی وەزیری پەروەردەمان کرد پێیانمان پێڕایگەان وتمان بە ئاگادار بن ئیمساڵ زەنگی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لەم دەڤەرە لێ نادرێت تکا ئەکەین ئەگەر ئێوە خەمی پرۆسی پەروەردەتانە تکاتتان لێکەین ئەگەر ئێوە ئەتانوێت چارەنووسی 700,000 قوتابی 2000 قوتابخانە زیاتر لە نزیکی 50,000 مامۆسا بەرەو ئاقارێکی خراپ نەڕوە تکا لە ئێستا خەمی پرۆسی پەروەردە لەم سنوورە بخۆن بۆیە دڵنیاتان دەکەینەوە بەم بارودۆخ و زروفە سیاسی ئەو زروفە دارایی کە هەیە لەم هەرێمەیە پرۆسی پەروەردە دەست پێ ناکەوە ئێمە وەکو مامۆسایان ناچینەوە ناو ناوەندەکانی خوێندن ئێمە 25 حوتی 2016 پەیامەمان ئاڕاستی حکومەتی هەرێم کردووە و لە مانگی 5 و 6 2016 ئەمە ئاڕاستەمان پەیامان ئاڕاستی یونامی و نەتەوەی گرتوەکان و یونیسێف و کوسڵخانە و سەفارەتەکان کردووە کە پێویستە لە ساڵی نوێی خوێندنە خەمی پرۆسی پەروەردە لەم سنوورە بخۆن بەڵام بەداخەوە هیچ خواستێک لەمانە خواستیان نەبوو بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەم لایەنانە ئەوەندەی خەمی ئەوە تێکەڵاوکردنی مەسلە سیاسیەکانیان بە قوتی خەڵک ئەوەی کە لەم ئاخیرانە جۆمان لێ بوو ئاشتی هەورامی تەسریحێکیدا ئەڵێ ئەگەر نرخی نەوت بگاتە $100 و زیاتریش و ئەگەر ڕۆژانە چەندین بەرمیل نەوتی بفرۆشێ ئەم قەیرانە چارەسەر ناکرێن نیشانەی ئەوەیە کە ئەم قەیرانە خۆی لە ئەسڵا بوونی نییە قەیرانێکی سیاسیە چەند بە بەرزبوونەوەی نرخی نەوت کە نەتوانێت ئەم قەیرانە چارەسەرکرێت کەواتە لایەنە سیاسیەکە چارەسەرکە کەواتە پارتی دیموکراتی کوردستان ئەم قەیرانەی تێکەڵاوی قەیرانە سیاسیەکە کردووە بۆیە هیوادارین حیزبەکان فشارێکی جدی لەسەر حکومەتی هەرێم لەسەر پارتی دیموکرات دروستکەن بۆ ئەوی بتوانرێت گوێ لە خواست و داخوازیەکانی مامۆستایان بگرێت لە داهاتوە بۆی کێشە چارەسەر بکرێتەکەن بۆ لای بەڕێزدا ئەگەر بچینە لای مامۆستا عەبدوڵڵا کە بەڕێزیان لە هەڵەبجە لەگەڵمانە مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا لە سنووری ئێوە لە سنووری پارێزگای هەڵەبجە هیچ هەوڵێکی نوێ هەیە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن یاخود مامۆستایان بەردەوام دەبن لە بایکۆت بەناوی خی گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێستان و سڵاوم هەیە بۆ میوانە بەڕێزەکەتان و سەرجەمبینەرانی کەناڵی پێم ئێمە وەکو لقی هەڵەبجەی شەیدی کەتی مامۆستایانی کوردستان دوای ئەوەی کە سکرتاریەت دەسەڵاتی دایەوە دەسمان کە چارەسەری موچەی مامۆستایان بکەین و هەوڵ بین و چالەکیەکانمان ئێمە لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەری قوتابخانەکان و لەگەڵ مامۆستایانی ناڕازی و دەستەی داکۆکی لە مافی مامۆستا و مامۆستایانی زانکۆ بە حوزوری بەڕێوەبەری پەروەردەکان و ئیشاب لە لەقی خۆمان لە نوێی
مانگا کۆبووینەوە لە نوێیدا بڕیارماندا کە یەکدەنگ بین و یەکڕیز بین و بەیەکەوە چالاکیەکانمان بەیەکەوە بکەین و ئەم بڕیاری کە داویشمانە تەنها لە پارێزگای هەڵەبجە نیە بەڵکو سنووری لقی هەڵەبجە کە لە شارە زۆر و سێ سادق و پێنجێنی ژەگرێتەوە بۆی هەریەکە و لە شوێنی خۆیەوە ئیژ نەکات بۆیە یەکڕیزیەکمان دروست کردووە کە ئەمە هێزێک و توە قووەتێکی داوە بە هەمومان بە مامۆستایان و مامۆستایانی زۆر دڵیان بەمە خۆشە ئێمە چەند چالاکیەکمان ئەنجام داوە لەو کاتەوە خۆپیشاندانێکمان کردووە و کۆنگرێ ڕۆژنامەوانیمان بەستووە و ئیعلانی بایکۆتمان کردووە و چەند داخوازیەکمان ئیعلان کردووە کە تانەیەتە دی بایکۆت بەردەوامە و لەم شەمەی ڕابردووشە ئێمە ئەندامانی پەرلەمانی عێراق ئەندامە کوردەکانمان داعوەت کرد بۆ نووسینگەی پەرلەمانی هەڵەبجە لەوێش داخوازیەکانمان بە عەرەبی و تەسلیم کردوون بۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق و بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی جمهوری بۆی کە داوامان کردووە کە چارەسەری ئەم کێشەی موچەی مامۆسایان بکرێت و تەقەمان داوە لە هەموو دەرگاکانەوە بەردەوامی لە هەوڵ و تێکۆشانمان و تا ئێستش بایکۆت بەردەوامەوە ئێمە سبێنێش چالاکیەکی تری مەدەنیمانە بێ کاتژمێر دا لە فولکەی عومەری خاوەرەوە بەڕێیەکەوین تاوەکو باخی گشتی لەوێ هەمومان وە خۆشبەختانە زانایانی ئاینی و پێشمەرگە دێرینەکان و قوتابیان و خوێندکاران و کاسبکاران هەموو چین و توێژەکان باوکو دایکی قوتابیان ئەوانش پشتگیریمانەکەن و ئامادەیان دەربڕیوە کە بەشداری بکەن لەو خۆپیشاندانە هێمنانە ئێمە هەموو ڕێگایەکی مەدەنی و یاسایی ئەگرینە بەر بۆ ئەوەی کەوا بتوانین چارەسەری و گرفتی موچەی مامۆستایان بکەین بۆیە ئێمە لێرەوە تاکید دەکەینەوە کە بایکۆت بەردەوامە بێت تاوەکو داخوازەکانی مامۆستایان یەتەدیوە ئەوەش تاکید دەکەینەوە کە ئێمە وەکو مامۆستایان هەر هەمومان خۆشحاڵین بەوەی کەوا دەوام بکرێتەوە زۆر معەزەبین بەوەی کەوا ئێستا حاڵەکە بای لێ هاتووە کەوا یعنی ئێمە وەکوڵێن لە ناچاریایە کەوەتانێ دەوام بەو جۆرەی لێ هاتووە دەست بە مناڵەکانی خۆشمان ناڵێنە بۆیە کەس ئەومان پێ نەفرۆشێتەوە بەڕاستی قوتابی ئاوا ئێمە بەڕاستی چۆن دایک و باوک حەزەکە مناڵەکەی لە خۆی زیاتر بێ مامۆساش حەزەکە قوتابیەکەی لە خۆی زیاتر بێ ئەمە حاڵی ناچاریە لەبەرەوەی مامۆستایان گیرفانیان بەتاڵە و بەو جۆرەیە کە ئێمە ئیعلانی ئەم حاڵەتەمان کردووە. زۆر باشم مامۆستاوی کە لە سنووری ئێوە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئێستا چەند قوتابخانە دەرگایان داخراوە چەند مامۆستا لە بایکۆتدا و چەند خوێندکار بۆی پرۆسەی بایکۆت تۆ ئێستا بێبەشکراون لە خوێندن. بەڵێ ئێمە هەموو قوتابخانەکانی سنووری لقی هەڵەبجە کە پارێزگای هەڵەبجە و شارە زۆر و سێ سادق و پێنجێنی شەکرێتەوە هەر هەموو قوتابخانەکان داخراوە و دەوام ڕاگیراوە و دەستی بەدەوام نەکردوێتەوە ئەتوانین بڵین لە 100% مامۆستایان بایکۆتیان کردووە و چونکە بەڕێستان بزان کە هەموو لایەک بزانێت کە مامۆستایان لە ناچاریە ئەمەیان کردو بۆ نمونە سنووری لقی هەڵەبجەی کەتی مامۆستایان کە ئەو چوار پەروەردە ئەگرێتەوە کە باسمان کرد نزیکی 7500 مامۆستامان هەیە نزیکی 4000 هاتوچۆ کات یعنی سیارە ئەگرێت بە 100,000 لە هەڵەبجەوە بۆ منتیقەی هەورامانات بۆ سێ سادق بۆ پێنجێن لە سلێمانیۆ دێن بۆ پێنجێن بۆ سێ سادق بۆ شارە زۆر یعنی کرێی سیارەکەی پێ نییە بیدا بۆی بڕوا بۆ داوام کردیت چ جایەوەی تۆ بتوانین داوام کە لەبەرەوە بە هیچ جۆرێک یعنی حل ئەوە نییە کە باسی ئەوە بکرێتکەوا دەوام بکرێت ئێمەش زۆر ناڕەحەتین زۆر بێتاقەتین بەڕاستی خەفەتبارین بەم حاڵەتە بەڵام بەڕاستین ئەمە حاڵەتێکی ناچاریە ئیعلانی ئەوەمان کردو چکە ناتوانانی بە مامۆستا بڵێ بڕۆرەوە بە دەوام لە کاتێکا گیرفانی بەتاڵە ئەتوان بڵێم لە 100 ئەگەر نەڵم لە 100 ئێستا حالیەن مامۆستایان گیرفانیان یعنی وەکۆڵێت پارەیتیانە و قەرزارن و مامۆستاش بەڕاستی یعنی وەکو هیچ چین و توێژێکی تر نییە سەرچاوی داراییمان تەنها ئەو موچەیە و چارەکە موچەیەشەکە لە کاتی خۆیان نادرێ مانگی هەش لەو ماوەی پێشوا دراوە بەڕاستی و دەنگۆی ئەوە هەیە تا سەری ساڵیش چارەکە موچەیەکی ئەگەر بدریان نەدرێ لەبەرەوە بەم حاڵەتەوە
دەوام ناکرێت بۆیە داوا لە حکوومەتی هەرێم و داوا لەلایەنە پەیوەندیدارەکان داوا لە خەمخۆرانی پەروەردە و فێرکردنەکەین لە کوردستانە بێن بەدەم حاڵەتەوە تەنها چارە ئەوەیەکەوە موچەی مامۆسا دەستکاری بکرێەوە ئەو پاشەکەوتەی کەوادانراوە ئەو حاڵەتەی کە لێمان بڕاوە وەکو خۆی لێ بکرێتەوە یا بە جۆرێکی لێ بکرێت کە لەگەڵ ژیان و گوزەرانی مامۆسایانە بگونجێ. هەموو مامۆسایان حەزەکەن لە سبەینەوە بڕۆنەوە بۆ قوتابخانەکان بەڵام لەبەر ناچاری ناتوانین بۆیە ئیعلانی بایکۆتمان کردو بە بەردەوامی تاوەکو چارەسەرەکرێت. ئاماری قوتابیشتان لایە لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڕێز باست لە 7500 مامۆساکت کە ئێستا لە بایکۆدا ژمارەی قوتابیانتان لایە کە چەند قوتابی بێبەش بوونە بۆ ئەم بایکۆتەوە لە پرۆسەی خوێندن؟ والله داوای لێبوردنەکەم ڕقەمەکەم بەجددیلان نیە بەڵام هەموو قوتابیان بێبەشن ینی لە سنوورەکە. سپاس دەکەم دواتەگەرم و لای بەڕێزت مامۆستا ماوسەنگەر سەبارەت بە پرۆژەکەی ئێوە ئێستا زۆر قسەی لەسەر دەکرێت وەکو مامۆسانی سەردەم و مامۆسانی لیستی سەوز بۆچی ناوڕۆکی پرۆژەکە بڵاو ناکەنەوەی خاڵەکانی بە دیاریکراوی باز لە چی دەکات و باز لەوە دەکرێت کەم خاڵی تێدا کە بۆرگنی پارەیە کە بەڕێز ڕەت کردەوە بۆچی پرۆژەکە بڵاو ناکەنەوە بۆ مامۆستایان بۆ مەسەلەن سەرجەم مامۆسایان جامنۆک لە سەرەتاوە ئاماژەم پێدەمە پرۆژە نییە بەڵکو دەست پێشخەرێکی ئەم بەڵێ ئەم دەست پێشخەریە وەکو سەردانەکانیش کە سەردانمان کردوونەوە لە هەموو لایەنە سیاسەکان و نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ئێمە وەکو دەست پێشخەری وەکو بۆ گفتوگۆکردن ئەمەمان عرض کردبوو و یەکێ لە خاڵەکانە کە قسەمان لەسەری کردو دواتر کۆی ئەم تێبینی و ڕەخنان و پێشنیار و داواکاریانەی کە لە دانیشتنەکانە کۆی ئەەکەینەوە ئەمانە ئاراستەی لقی سلێمانی یەکێتی مامۆسانی یەکەین و وەکو پرۆژەی ئەم دوو لیستە تەسلیمی لقی سلێمانیەکەین بۆی جارشکە لە لقی سلێمانی بە پرۆژێکی متەکامل ئامادە بکرێتەوە وەکو پرۆژەی لقی سلێمانی یەکێتی مامۆسانی کوردستان ئێعلان بکرێ بەڵام بەداخۆی من نەگەشتنەوە مەرحەلەیە بە جۆرە لە جۆرەکان ئێعلان کرا کە ئێمە نازانین لە چۆ ئێعلان کراوە چۆن ئەم پرۆژەیە کە گوایەکی ئێمە بێت کە ئێمە سەر لەبەری پرۆژەکە وەکو پرۆژە ڕەدەکەینەوە ڕاستە بەشێک لە خاڵەکانی لەو خاڵانن کە ئێمە داوامان کردووە. یعنی بۆ نمونە چی تێدا خاڵە سەرەکیەکانی ئێمە خاڵە سەرەکیەکان دوو خاڵی زۆر سیتیا کە بە ئێمە زۆر گرنگە لێسا ئیشی لەسەر بکەین بەڵام بە میکانیزم و بەرنامە خاڵی ئێمە جگە لەوەی کە ئێمە بەردەوام بین فشارەکانمان لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێم کە بێدەنگ نەبین بەرامبەر بە ئەو کەم تەرخەمی بەرامبەر بە پرۆسی پەروەردە بە مامۆسایان هەیەیانە و ئەم پرۆژەی ئێمە بەدیل نییە بۆ ئەعفاکردنی حکوومەتی هەرێم دوو خاڵ زۆر گرنگە بەڕای ئێمە بۆ خەڵکی سلێمانی بۆ حیزبە سیاسیەکان لە سلێمانی کە ئیشی لەسەر بکەن. خاڵی یەکەمیانەوەیە بەڕاستی بتوێت نەتوێت ئەم شارە دەنگی داوە بەم حیزبە سیاسانی کە ئێستا لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە پارێزگای سلێمانی ئەم چوار حیزبە بەتایبەتی بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کە پێویست ئەمانە بەشێک لە میحەکانی خوان بەچی میکانیزمێک و بەچی جۆرێک ڕێژنەوە کێشەنێ بەشێک لە داهات و ئیمکانەتی خوان وەکو حیزب خەنە سندوقێکەوە بۆ مامۆستان کە خۆشبەختانە هەموو هەر چوار حیزبەکە بەڵێنی هاوکاریان پێداوین و بەڵێنی پشتیوانیان داین بە پێی توانای خوان بتوانن بەشێک لە میحەکانیان بدەن ئەو سندوقات. دواتر بەشێک لە سەرمایەدارەکان و بازرگانەکان و خەڵکانی دەوڵەمەند بە پێی میکانیزمێک نەگەوەی کە تۆ سندوقێک دانەی وەکو چۆن پێشترم سندوقانە دانراوە کۆمەک کراوە بۆ کۆمەڵەشێن بۆ برا پێشمەرکانمان بۆ ئاوارەکانی کوبانی بۆ تەنانەت هایەتیش کۆمەک کۆکراوەتەوە لە پارێزگای سلێمانی ئێمە ویستمان بە پێی میکانیزمێک بێ یەکەم ئەنجومەنی پارێزگا و پارێزگای سلێمانی سەپەرشتیان پرۆژێ بکەن بە ئاگاداری ئێمە و خەڵکانی تر لە ناو پەروەردەکانە ئەم بە پێی سیستەمێک بێ ئەم سیستەمە بۆ نمونە دوو خاڵی لە خۆی ئەگری ینی وردەکاری زۆرە بۆ نمونە یەکێ لەوانە ئەوە بێ کە ئێمە حکوومەتی هەرێم دوای ئەوەی کە بەڵێنی داوە پاشەکەەوە لە داهاتووتا بخاتە سەر ژمارە حسابی بەپی سیستەمی ئەلکترۆنی ئێمە بتوانین لە سەرمایەدارەکان بڕێک پارە بە قەرز وەرگین خێنە بری پاشەکەوتی مامۆستایان دواتر کە ئەم پاشەکەوتە لەلایەن حکوومەتەوە بە ڕێژە درایەوە بە مامۆستایان بدرێتەوە بە سەرمایەدارەکان. ئەمە خاڵێکم خاڵێکی تر پێشنیارێکمان هەیە ئەوەیە بەشێک لە باجی کۆمپانیەکان و باجی سەرمایەدارەکان و ئەوی پرۆژەی وەبەرهێنانەی کە لە سنووری پارێزگای سلێمانیەکردن ڕێژەیەکی بخرێتە سەر ئەم سندوقە لە بەرامبەرەوە حکوومەتی هەرێم ئیعفای بکە لە باجەکە واتە ئێمە خەممان ئەوەی کە ئەمانەی پرۆسی پەروەردە جارشکە بخێنەوە سەرسکەی خۆی و خەمی دەستپێکردنەوەی خوێندنمانە و خەمی چارەنووسی خوێندکارەکانمانە ڕاستە لە وڵاتە چارەنووس ناڕوونە ڕاستە لە وڵاتە خوێندکاری زانکۆ تەخەرروزەکە دانامەزرێ خوێندکار لە پۆلی 12 دەرەچێ لە زانکان وەری ناگرێ بەڵام ئەمە کەمتەرخەمی و کەم کوورەکەی حکوومەتی هەرێمە نامێ
نامانێت ئێمە مامۆسانی بەشێک بین لەم پرۆسەیە ڕاستەمی کە پەروەردەش ئێستا دروست بەسەری داهاتووە کە مامۆسایان داوام ناکەن هەرکەم تەرخەمەکەی حکوومەتی ئێمە بەڵام ئێمە ناکرێت بێدەنگدانیشەوەی کە باز دەکرێت وەرگرتنی پار لە کەسوکاری خوێنکاران هیچ بەرگەیەکی ئاوای تێدا نەخێر ئێمە دوور و نزیک ئەمە تیانە ڕاستە گفتوگوی لەسەر کراوە بۆ نمونە لە پەرلەمانی کوردستان مناقەشەی لەسەر خاڵە کرا هەندێک لە ئەندامانی پەرلەمان پێیان باش بوو مەبلەغێکی کەم بێ بەڵام بەپێی بەرنامە بە سیستەم بکرێن من حەزەکەم تێبینێت یەک خاڵ زۆر گرنگە کە ئێمە ئاماژەی پێ بکەین وەرگرتنی پارە بێ بە یاسا بکرێ ئێمە خوێندن لە هەرێمی کوردستان خوێندن بە خۆڕایە بە تایبەتی لە تا ئامادەی ئێمە ئەگەر بمانێ بڕێک پارە لە خوێنکار وەرگیریە ئەمە لە سەلاحەتی یەکیتی مامۆستایان و پارێزگای سلێمانی و حیزبی سیاسی نێ لەم هەرێمە ئەبێ ئەمە پرۆژێ بکرێ وەزارەت یاسامان هەیە یاسای وەزارەتی پەروەردە ئەبێ ئەم یاسایە بچێتەوە ناو پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان هەموار کرێتەوە دەقێکی تیا ئاماژە پێ بکرێت کە توانرێت پارە لە خوێنکار وەرگیرێ بۆیە ئەمە بە هیچ شێوەیەک بەڵێ دەنگۆیەوە شەو مامۆستا ببوورە باز دەبکە کە زەویش بدرێت بە مامۆسایان دوایی بفرۆشترێتەوە ئەمە ڕوونکردنەوەشکەمان ئێمە نەمانگوتۆ زەوی بدرێت بە مامۆستا کۆمەڵە زەوی هەیە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە بینین لە ماوەی 25 ساڵی ڕابردوو بەهۆی نزیکبوون لە حیزب یان لە دەسەڵاتی سیاسی لەم هەرێمە کۆمەڵە زەوی زۆر باش دراون بە کۆمەڵی خەڵکانێک کە ڕۆژانە ئێمە لە کەناڵەکانی ڕاگەاندن پێشتر بینیمانە بە نرخێکی زۆر کەم بە بوونی گەندەڵی بە بوونی مەحسوبیت وا کراوە ئەم پارچە زەویانە کە شوێنی تیجاری شوێنی زۆر باشن بدرێت بە خەڵکانێکی دەوڵەمەند لە بەرامبەرە بە مەبلەغی پارەی زۆر کەم ئەمە کە لە ڕاگەاندنەکان بەردەوام باز دەکرێت ئێمە داوامان کردووە جگە لەوەی کە حیزبەکان بە منحێک بەجاریەکان سەرمایه‌دارەکان بە میکانیزمانی کە باسمان کرد لەژێر چاودێری پارێزگا و ئەنجومەنی پارێزگا پارێک ببەخشن حکوومەتیش لە کۆمەڵە شوێنی استراتیژی لە پارێزگای سلێمانی لە قەزاکان کۆمەڵێک زەوی تیجاری تەرخام بکەن بۆ مامۆستایان دواتر بە سیستەمێکی فرۆشتنی ئاشکرا بە ئاگاداری کەناڵەکانی ڕاگەاندن بە ئاگاداری ئەنجومەنی پارێزگا و پارێزگای سلێمانی ئەم زەویانە بفرۆشێ داهاتی ئەم زەویانە بکە فرۆشێ بە خەڵکانی بە بازرگان بە فرۆشتنێکی ئاشکرا بە نرخێکی گران بخێتە سەر سندوقەکە جارش کەمش بێتەوە داهاتێک بۆ موچەی مامۆستانی ئەمانەوێ ژیان و گوزەرانی مامۆستا خۆشکێت چونکە پێمان وایە دەستپێکردنەوەی داوام ئەم خاڵە بەلایەمە زۆر گرنگە و کردومانە بە سەردێری ئیشەکانمان دەستپێکردنەوەی داوام کلیلی دەستکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن لە سنوورێک ئێستا بایکۆتی کردووە تەنها کلیلێک کە بتوانێت ئەم دەرگانە بکاتەوە باشکردنی ژیان و گوزەرانی مامۆستایە یعنی ئێمە وەکو لە سلێمانیکێتی مامۆستایان وەکو لیستی سەوز و لیستی سەردەم پێمان وایە ئەگەر بمانەوێت حکوومەت لایەنە سیاسیەکان دەسەڵاتدار لەم هەرێمە بیوێ پرۆسی خوێندن لەم سنوورە بکاتەوە ئەبێ ئیلا ژیان و گوزەرانی مامۆستا باشکە بۆی ئەمە هەدەفمانە ژیان و گوزەرانی مامۆستا باشکەین ئینجا دواتر قسە لەسەر ئەوەی کە بایکۆت بشکێنرێت سپاس دەکەم مامۆستا عەبدوڵڵا ئەگەر بگرێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێوە بێئومێد بوون لە حکوومەت وە سەبارەت بەو پرۆژێش کە لە سلێمانی تەقدیم کراوی وەکو لقی هەڵەبجەیەکێتی مامۆستایان ڕاتان چییە وە سەبارەتەوەی کە ئێوەش بێئومێد بوون لە حکوومەت کە لەمە دوای ژیانی مامۆستایان باش ناکە بەرپرسانی حکوومەت باز دەکەن کە داهاتیان نیە یاخود باز دەکەن کە پێشتر داهاتیان هەبوو موچیان داوە بە مامۆستایان بەڵێ ئێمە ناومێد نەبووین و ناومێدیش نابین و بەردەوامە بین لە هەوڵ تێکۆشانەکانمان و هەموو ڕێگایکی مەدەنی ئەگرینە بەر بۆ ئەوەی کە چارەسەری ئەم وەزع بکرێت و تەقادین لە هەموو دەرگاکان و هەوڵ تێکۆشانی خۆمان بەردەوام بێت وەکو ئەو لیژنەها و بەشێکەوە دروستمان کردووە لە پارێزگای هەڵەبجە و لە سنووری لقی هەڵەبجە ئێمە بەڕاستی باوەڕمان نییە کە حکوومەت پارەی نەبێت پێویستە بە هەر نوعێک هەیە چارەسەری ئەم کێشەیە بکات و ئەو ڕقەمانین کە بڵاوەکرێتەوە بەڕاستی وازحە لەوەی کەوا ئێمە ینی لەم وڵاتە پارە هەیە بەڵام نازانم قەیرانە دروست کراوە بەم جۆرە بۆیە بەڕاستی ئێمە بەردەوام ئەبین لە چالەکیەکانمان و بەردەوامیش ئەبین لە بایکۆت تا چارەسەری ئەم وەزعە ئەکرێت و موچەی مامۆستا چارەسەر ئەکرێت وەکو بەڕێز مامۆستا سەنگەر باسی کرد سەبارەت بەو پرۆژەیەش ئێمە بەڕاستی ڕەدی ئەوە ئەکەینەوەکو ئێستا مامۆستا سەنگەریش ڕوونی کردەوە کە باس لەوە بکات کە پارە لە خوێندکار وەرگیرە چکە مامۆستای وایە خۆی 5-6 مناڵی هەیە یعنی چۆن ئەکرێت مەسەن چەندێک 100,000 بۆ زیاکەیت و لەو 150 لێ وەرگری ئەمە وەکو مامۆستا سەنگەریش دەستی خۆش بە ڕوونی کردەوە کە ئەوە شتێکی زۆر هەڵە بووە و ناکرێ بخرێتە ناو پرۆژە و ناوی پرۆژەی لێ بنرێ و ناشرینکردنی ئەو بەشەیتریەتی کە هەوڵیان ناوە بووی بۆیە ئەگەر بێت و سەرمایەدارەکان یعنی هەوڵێ بن بۆ ئەوەی کەوا
پارەیەک پێ بکرێت بۆ ئەم 6 مانگی مامۆسایان پارەیەکی سەربەرزانە بێ پارێکی حەڵاڵ بێ پارەیەک بێک مامۆستا سەربەرز بێ پێی لەلایەن حکوومەتەوە بێ لەلایەن هەر شوێنێکی ترەوە بێت ئەوە تەبیعیە یعنی بۆ چارەسەری ئەم وەزع بەڵام بە هیچ جۆرێک ئێمە ئۆکۆڵە سەری خۆماندانە نەوێنین بۆ حاڵەتێکەوە ئۆکۆڵە مامۆسای پێی سەرشۆڕ ببێت بەو جۆرە. بەڵێ زۆر باش قسەرە سەرەوە دەکرێت مامۆسایەوە تاکەی بۆکو مامۆسایان بەردەوام دەبن لە بایکۆت ینی ئایا بەردەوام نیم جۆرە بایکۆتە هیچ مەسەلەن تەنها زیانەکەی بۆ هاوڵاتیان نییە لە کاتێکە کە حکوومەت وەڵام نادێتەوە؟ ئێمە وەکو مامۆسایان بەرپرس نین لەم حاڵەتەوە حکوومەتە بەرپرسە لەم وەزع ئێمە زۆرمان پێ ناخۆشە ینی بەڕاستی بەڵام ئەبێ حکوومەت بێتە سەرخەت بەرپرسانی ئەم وڵاتە بێنە سەرخەت بۆ ئەوەی چارەسەری ئەم بارودۆخە بکەن وەکو عەرزم کردی ئێستا ئێمە لە 1500 مامۆستا 4000 هاتوچۆ کات پارەی کرێ سیارەکەی پێ نەبێت بڕوات دەوام کات چۆن پێی بڵین بڕۆرەوە بۆ دەوام چجا ئەوەی کەوا مامۆسایان بەعام ئەتوانین بڵین لە 90 و لە 100%یشی یعنی گیرفانی بەتاڵە و قەرزارە و ناتوانێت لەبەرەوە مەسەلەی تەربیە و تعلیم و مەسەلەی مامۆسایەتی بەڕاستی ئەبێ هیچ مشکلەیەکت نەبێ مێشکە ساف بێ بۆ کۆڵەیە گرفتی مادید نەبێ اینجا ئەدوانی بەڕاستی تەربیە و تعلیمێکی سەرکەوتوو بکەیەوە ئەمەش مەسەلەی قوتابخانە ئەوە نییە بڵێ تۆ لە 30 مامۆسا 15 بڕواتەوە 15 نەڕواتەوە یعنی دەوام هەر ناکرێت ئەبێ چارەسەرەکە چارەسەرێکی جەزری بێ و بەرپرسانی ئەم وڵاتە بەڕاستی بەرپرسن لە بارودۆخەوە بە زووترین کات پێویستە وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیران چارەسەری ئەم وەزع بکەن لە هەر کوێ پارەیان پیا کردبێت ئەوان بەرپرسن بۆ چارەسەری ئەم وەزع. بەڵێ هۆکاری چێکە تاکو ئێستا حکوومەت لەگەڵەوەی کە مانگێک تێپەڕیوە هەوڵی جدی نادات بەوەی کە پرۆسەی خوێندن لە سنوورەکە دەست پێ بکات و یاخود ئێوە وەکو لە خیاڵە بجێی یەکێتی مامۆسایی هیچ پرۆژێکتان هەیە بۆ ئەوەی کە خوێندن دەست پێ بکاتەوە یاخود چاوەڕێون کە حکوومەت وەڵامی مامۆسایان داواکاری مامۆستایان جێبەجێ بکات و وەڵامیان بداتەوە؟ ببوورە ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە؟ بەڵێ ئێوە تاکەی مەسەرەن ئایا هۆکاری چێکە حکوومەت دوای تێپەڕبوونی مانگێک تاکو ئێستا وەڵامی ئێوەی نەداوەتەوە یاخود ئێوە وەکو یەکێتی مامۆسایان لە هەڵەبجە چاوەڕێ ئەوەن کە حکوومەت وەڵامتان بداتەوە داواکاریەکانتان جێبەجێ کە ئینجا دەست بە پرۆسەی خوێندن دەکە یاخود وەکو خۆتان هیچ پرۆژەیەکتان هەیە بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن؟ بەڵێ ئێمە وەکو عەرزم کردی تاوەکو موچەی مامۆسایان چارەسەر نەکرێت دەوام ناکرێت ئێمە بڵێن و نەڵێن ینی بە هیچ جۆرێک دەوام ناکرێت و ینی چکە وەکو عەرزم کردی مامۆستا کە گیرفانی بەتاڵ بێت ناکرێت ئێمەش وەکو یەکێتی مامۆسایان و وەکو مامۆسایانی ناڕازیش وەکو بەڕێوەبەرەکان وەکو مامۆسایانی زانکۆ کە ئەوریش نەهاو بەشەمان پێکهێناوە بەردەوامی لە هەوڵ و تێکۆشانەکانمان وەکو عەرزم کردی لە شەمەی ڕابردووە ئێمە لە نووسنگەی پەرلەمانی عێراق لە هەڵەبجە پەندام پەرلەمانەکانمان بان کردبوو کە هەوڵ بن لەو ڕێگەیەشەوە و هەموو هەوڵێک و تێکۆشانێک کە ببێتە سەبەبی چارەسەرکردن ئێمە بەردەوامە بین لێی و کۆڵ نادەین. بەڵێ زۆر سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتر دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتە نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستاگەر باز لەوە بکەین ئەو ژمارەی مامۆستایان لە سنووری پارێزگای سلێمانی چەندەوە ئەو بڕەپارەی کە پێویستە بۆ چارەسەرکردنی گفتی خوێندن پێویستی بەچەندە لەم سنوورە بۆی کە مامۆستایان دەست بە پرۆسی خوێندن بکەنەوە تامان ئێمە کە قسەمان کردووە لەسەر عامی ئەو ناوچەیە کردووە کە بایکۆتی تیاکراوە پارێزگای هەڵەبجەشەوە پارێزگای هەڵەبجە و گەرمیان و کۆی بە تاکید چونکە ئێمە مامۆسایانی ناڕازی و مامۆسایانی کە بایکۆتی ناوەندەکانی خوێندنیان کردووە لە کۆیەوە تا ئاگاتە گەرمیان و هەڵەبجە ڕاپەڕین و سلێمانی هەموو بە یەک چاوەسەیرەکرێ و هەمویان داوای مافی خۆیان کردەوە بۆیە ناکرێ یەکێ لە لقەکان کە هەوڵێکەدا بۆ دەسەبەرکردنی مافەکانی وەکو پێشتریش کە لە یادداشت و لەکی مامۆستایان بۆ پارێزگای هەڵەبجە و کۆیەشە بڵێ ئەوان هەرێکی لقی خوانێ بەڵام ئێمە پرۆژێمە تەقدیم کردووە هیوادارین ئەم پرۆژە تەبەنی بکرێ بڵێن بۆ سەرجەم لقەکان بۆ سەرجەم مامۆستایان ئێمە داواما کردووە کە نزیکی 50,000 مامۆستا لەم سنوورە بایکۆتیان کردووە وەکوتمان لە نزیکی 2000 قوتابخانە تقریبا لە 650,000 یعنی نزیکی 700,000 قوتابی کە لەم سنوورە هەیە واتە ئەم پرۆژێمە تەقدیمان کردووە بۆ نزیکی 50,000 مامۆستایە کە لە دەوروبەری لە سەر و 50 میلیۆن دلار ئێمە پێشنیارمان کردووە بۆی بتوانێت مانگانە هەنگاوی یەکەم ئێمە کۆمەڵێک وەکوتم هەنگاوە هەنگاویەکان بۆ نمونە لە ئێستادا وەی کە سەرمادارەکان هەنگاوە بنێن و بتوانن کۆی کرێتەوە 50 میلیۆن دلارە بۆ ئەوەی کە 50 میلیۆن دلارە بتواندی بەلانی کەمە 3 بۆ 4 مانگ ئیداری وەزعکی پێ بکەین تا ئەوەندەی کە منحەی حیزبەکان و منحەی ئەو پێشنیارانێتی بۆ نمونە دابینکردنی زەوی و شتانی ترمان پێشنیار کردووە کە خۆشبەختانە تا ڕادەیەکی باشیش بەڵێنەوەما پێدراوە کە لە ڕووی یاسایەتی پێویستکە بۆ ئەو زەوی و بۆەوەی کە لەلایەن حکوومەت هێرەمیشەوە تەنانەت یەکێکەوە بەڵێنمان پێدراوە کە لەسەر ئاستی حکومی کە ئەو نوێنەرانی خوان هیانە لە حکوومەت هێرەم ئیشی لەسەر بکەن کە بەڵێن دراوە کە ڕاستانیمان بۆ بەسکەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئێستا پرۆسی خوێندن لە بەردەم ئێمە بەداخەوە ئێمە دوو ڕۆژە کەوتونەتەوەی کە ڕوونکردنەوە بدەین بۆ ئەم پرۆژێ و بۆ ئەم ڕژنووسێک ئێمە کردومانە بەڕاستی ئێمە ئەبوایە ئەمڕۆ بەیانی ئەم ڕژنووسەمان لە ئەنجومەنی لقی سلێمانیە گفتوگۆ و مناقەشە بکردا بەڵام بەداخەوە کە حاڵەتەکە وای لێ هات ئێستا گەشتوتەوەی کە ئەبێ ڕوونکردنەوە بدەین بەڵام بۆ لەسەرتان کرد بە پرۆژەیەکی مامۆستایان ئەمە ڕوونتر قسە لەسەر بکەین کە بەداخەوە جۆرە لە جۆرەکان تا ئێستا حیزبایەتی تەئسیراتی هەیە لەسەر سەرجەم جومگەکانی کۆمەلگا بەشێکی زۆری ئەم مامۆستایانە بەشێکی زۆری خەڵک لە سنووری پارێزگای سلێمانی گلێوی گازەندەکانی و ڕخنەکانی لە بستنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی بە دەرەجەی یەک ئەنجا لەلایەنەکانی تر چونکە وەکو لە سەرتاوە مەژەمان پێدا سەرجەم مامۆستایان بێ ئەمەر بوون لە پارتی دیموکرات و پێیان وایە کە ئەم بەئەم قەست دەیەوێ ئەم جۆرە یاریکردانە و ماتەڵەکردنە بەم بکاتەوە بکات بۆ ئەوەی کە مافی خەڵکی بەس دە سلێمانی سەدانی پارتیتان نەکرد نەخێر چونکە ئێمە پێمان وایە ئەگە پارتی دیموکرات مەبەستی بێ وەکو مامۆستا ئاماژەی پێدا پارە هەیە و نرخی نەوت لە چاومانگی 2016 کە ئێمە لەگەڵ حکوومەتە هەرێمی دانیشتین و سیستەمی پاشەکەەوە جێبەجێ کرا ئەو کات نرخی نەوت لە دەوری 20 بۆ 23 دلار بوو ئێستا نرخی نەوت بە 50 دلارە و ئێمە سازانی لە ڕووی شکڵەوە لە ڕووی زایرۆ کە سەیریکەین حکوومەت هەرێم حکوومەتێکی بنکە فراوانە لە کۆمەڵی حیزب پێکاتەوە بەڵام لە ڕووی عملیەوە لە ڕووی واقعەوە لە ڕووی ئیشکردنەوە بەدڵنیاییەوە حکوومەت هەرێمیش بەشێکە لە پارتی دیموکراتی کوردستان وەکو چۆن دەستگایەکی حیزبی وەکو چۆن لقێک هەیە ناوچەیەکە حکوومەت هەرێمیش بووەتە بەشێک لە پارتی دیموکرات بۆیە پێمان وایە پارتی ئەگەر نێتی هەیە چارەسەری ئەم قەزەیە بکە زۆر بە ئاسانی دەتوانێت لە ڕێگای حکوومەت هەرێمەوە چارەسەریکە نرخی نەوت گەشتووە 50 دلار هیچ ئەمەلێک نییە بۆ چارەسەرکردن بۆ ئێمە پارتی دیموکرات بە تاوانبار ئەزانین و پێمان وایە بەرپرسە لە بەرامبەر ئەم قەیرانی کە ڕووی داوە و ڕووی گلێوی گازەندەکانمان لە حیزبەکانی ئەم سنوورە کردووە پێمان وتون بەدڵنیای لە کۆبوونەوەکانە ڕوبەڕووی ڕێکەتان چیە لە حیزبەکانی ئەم لە دوو ئاسا یەکەم لە ڕووی ئاستی حکومیەوە ئەکرێ بەڕاستی ئەم فراغە بۆ
پارتی دروست نەکەنەوە بە فعلی ئەڵێن ئێمە شەراکەتی ڕاستەقینەین پێویستە ئەمانی بەشێک بن لە دەسەڵاتەوە قسەیان هەبێ و خواست و داواکاری مامۆستایان بگەێنن ئەنجومەنی وەزیران و قسەی لەسەر بکەن ئەگەر بە فعلی ئەم دەسەڵاتیان نییە ئەبێ موقفیان هەبێت و ڕوونکردنەوەیان هەبێت و فشاری زیاتر لەسەر حکوومەت هەرێم و لەسەر نوێنەرەکانی خۆیان بە تایبەتی یەکێتی نیشتمانی دروستی بکە ئەمە خاڵێکان خاڵی دووەمیان وەکوتم لە ڕووی مادیەکەوەی کە پێویستم حیزبانە لەم دەڤەرە پشتیوانی داواکارنی ئەمە بکەن و ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەشێکی زۆریان ئەم چوار لایەنەیە و دەسەڵاتە خۆجیەکە لە پارێزگای سلێمانی ئەم چوار لایەنە پێکانێنەوە بۆیە ئێمە وەکو دەسەڵاتێکی خۆجیەی وەکو لایەنە بەرپرسەکانی حکوومەتی هەرێم لەم سنوورە سەردانی ئەم چوار لایەنەمان کردووە بەس مەوەستای سەگەر پرۆژەکەوت لە قۆناغێک 5 میلیۆن دلار بۆ بڵێن 2 مانگ 3 مانگە یانەوێت بە تاوی موچەی مامۆستایان یاخو بەشێک لە موچەکان پێ بدرێت ینی ئەوەی پرۆژەکە بۆ ئەوەیە ئێمە تا ئێستا ئەو وردەکارێ باز نەکراوە لەوەی کە بە چی میکانیزمێک دابەشکرا بەڵامێکی لەوانە سەرەوە کراوە بە ڕێژەی پاشەکەوت بۆ نمونە ئێمە مامۆستایان لە ساعت 3 بۆ لە ساعت هەفتەی پاشەکەوتیان لێ بڕاوە ئەو کاتێ ئێمە بە سیستەمێک بۆ نمونە هەر مامۆستای گریمان لە ساعت 20 پاشەکەوتەکەی لێ بڕاوە بتوانین لە ساعت 20 پاشەکەوتەکەی بۆ بجێڕێنەوە پرۆژێ سەرکەوت ئێمە وەکوتمان هەوڵی بۆ دێن ینی ئێمە دەستگایەک نین کە بتوانین قەرار بین یەکسەرەوە کە ئەمانوێت بەدەستی بێنین بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی دانانیشین بۆی کە بگەین چاوەڕانی بایکۆت و حکوومەتی هەرێم کە ئێمە هەوڵەکانی خۆمان سەر کردوێتەوە هەوڵە دێن هیوادارین بگەین ئەو ڕێژە مەبلەغی کە ئەمانوێت لۆش زیاتر بەڵام ئەگەر بگات ئەو کاتێمە قسەی خۆمان دەبێت ئەگەر نەگات بە دڵنیایی وەکوتم لە سەرەتەوە ئاماژەمە پێدا باشکردنی ژیانی مامۆستا کلیلی دەستپێکردنەوەی داوامە بۆیە بەلای ئەمە هێڵی سوورە بەبێت باشکردنی ژیانی گوزەرانی مامۆستا ناچینە ژێرباری ئەوەی کە بایکۆت بشکێنرێ هەوڵەکانی خۆمان چڕەکەینەوە لەگەڵ ئەوەی کە ئێستا کردومانە بە ئاڕاستی ئەو لایەنانمان کردووە هەوڵەکانمان لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا لەگەڵ ئەنجومەنی نوێنەران لەگەڵ ئەو لیژنەیە کە لەسەر قەیرانەکانی موچەی فەرمانبەران دروست بووە بەردەوامی پێدەین و قسە و گفتوگۆی بەردەوامان هەیە لەگەڵ سەفارەت و کۆسوڵخانەکان لە ماوەی پێشوە نامێکی تازەمان بۆ ناردوون هیوادارین لەوانە بتوانین ئێمە بەداخەوە ئێمە بە دانیشتن و بەنامەکانیش ئەمان بەردەوام ئەو قسەیەکەن ئەوەلێتیان لێسا بەتایبەتی یونیسێف و نەتەوە گرتوەکان و کۆسوڵخانەی ئەمریکا و بەریتانیش کە لەگەڵیان دانیشتین ئەڵێن ئێمە ئەولیاتی ئێستا ئێمە شەڕی داعش و لێکەوتەکانی شەڕی داعش و ئاوارە و کە دروستکەم کەمپ و هاوکاریکردنی هێزی پێشمەرگە و پشتیوانی سەربازی ئەمانەیە بۆیە ینی ئەم مبەڕیریان هەیە بەڵام لەگەڵەوەشە بەڵێنیان داوە تاسیرا لەسەر حکوومەت هەرێم دروستکەن فشاری لەسەر دروستکەن کە حکوومەت هەرێم پلەی زووتر پەلە بکەوە هەنگاوی سریعتر بنێ بۆ ئەوەی کە چاکسازیەم ڕابگەێنێ هەم بیرێک لە موچە و ژیانی مامۆستایش بکاتەوە. سوپاس دەکەم مامۆستا عەبدوڵڵا گەر بگرێن و لای بەرزت باست لەوە کرد ئێوە لە 29 مانگ لەگەڵ بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان لە پارێزگای هەڵەبجە کۆبوونەتەوە هیچ ئومێدێکەیە کە کێشەی مامۆستایان لە ڕێی بەغداوە چارەسەر بکرێت یاخود داوان هیچ بەڵێنێکیان بێوەدات بۆ چارەسەرکردنی کێشەی مامۆستایان چارەسەری خێرا نییە ئێستا لە ڕێگەی پەرلەمانتارە عێراقیەکانیشەوە بەداخەوە بەڵام ئەکرێ هەوڵەدەن و تێکۆشانەکەن و لەو پێشیش هەر هەوڵیان داوە وعدیان ناینێ کە هەموو داواکاریەکانمان بگێرن و هەوڵوان بۆ بدەن بەڵام بە سەراحەتەن پێشیان وتین کە ئەوان لە دەسەڵاتی ئەویان نییە کە لەم بە خێرایی چارەسەری ئەم موچەی مامۆستا بکرێت بەڵام ئەکرێ هەوڵ بدرێت لە ئایندا بکرێت. بەڵێ یعنی ئەوە داوەتان کرد کە ئەوان چیتان بۆ بکەن لە ڕێی بەغدادەوە چی بکرێت بۆ مامۆستایان؟ داوامان کرد موچەی مامۆستا کە بەم جۆرەی بەسەر هاتووە چارەسەر بکرێت ینی مقدارە پارە ینی وەکو جارانی لێبێتەوە وەکو یاوەکو بە جۆرێکی لێ بکرێت کە لەگەڵ گوزەرانی مامۆستا بگونجێت ینی مامۆستا بتوانێت دەوام بکات. بەڵێ زۆر باشەی سەبارەت بە هەوڵەکانی وەزارەتی پەروەردە تاکو ئێستا سەبارەت بەوەی کە مانگێک تێپەڕ دەبێت وەزیری پەروەردە لەگەڵ دام و دەستگا پەروەردەیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە هیچ کۆبوونەوەیەکی کردو یاخود هیچ کۆبوونەوەیەک لەناو ئێوە و ئەوان ئەنجام درراوە بۆ چارەسەری گرفتەکە ئەوان هەوڵەکانیان چییە؟ بەڵێ ئێمە لە ڕێگەی سکرتارەتی یەکێتی مامۆستایانەوە بەردەوام تەماسمان هەیە لەگەڵ وەزیری پەروەردە بەداخەوە هیچ حەلێک دانراوە هیچ ئومێدێک نییە کە بەم خێرایە لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە چارەسەرێکە بێ بەداخەوە هیوادارین لە داهاتوێکی نزیکە چارەسەر بکەوە ئەو هۆڵانی کەوا هەموو مامۆستایان ئەیدەن لە ئەو چالاکیانەی کە ئەکرێت و ئەو داوام نەکردن و بایکۆتێکی ئەعلان کراوە
ئەو هەوڵانەی کە هەموو لەقەکان ئەیدانەوە سکرتایەتێکێتی مامۆسایان ئەیدا و مامۆسایانی ناڕازی و دەستەکانی داکۆکی لە مافی مامۆسا ئەیکەن بەڕێوەبەرەکان ئەیکەن مامۆسایانی زانکۆ ئەیکا یعنی ئەبێ ئەمانە هەموو حکوومەت ڕاچڵەکێنەوە ئەنجومەنی ئەزیران بێنێتە گۆ بەڕاستی تاکەی بەڕاستی ئەگەر ئەمانە خۆیان بە خەمخۆری ئەم وڵاتە ئەزان خۆیان بە حکوومەت ئەزانن ئەبێت بەڕاستی چارەسەری ئەم وەزع بکەن و بەو جۆرە نەبێت کەیسە اینجا دەڤەری ئەو لاش بەڕاتی لە هەولێر و لە دهۆک خەبەرمان هەیە لەوێش دەوام وەکو پێویست نییە بەڕاستی و نەبێت لەوێش هەر ئەوەیە کە دانەخراوە ئیلا دەوام وەکو پێویست نییە بۆیە بەڕاستی ئەبێت بە خێرایی چارەسەری ئەم وەزع بکرێت ئێمە لە هەموو حاڵەتێکە ینی ڕەشبین نین هەر گەشتبینین چونکە مامۆستا بێ هەمیشە مامۆستای کۆمەڵگایە بە ڕەشبینیەوە هەوڵڵین بەڵکو هەر گەشتبینانە وەکو بەڕێز مامۆستا سەنگەر فەرمووی کە لە هەوڵ و تێکۆشانان ئێمەش هەر یەکەمان لای خۆمان و سکرتارێتەکان لەقەکان مامۆستایان بەڕێوەبەرەکان هەموو لایەنەکان پێویستە بەڕاستی بەرپرسانی ئەم وڵاتە لایەنە سیاسیەکان ئەوانەی کە توانایان هەیە بۆ چارەسەری ئەمەزا هەر هەمویان لە دنیا و لە قیامەتە بەڕاستی بەرپرسن بۆ چارەسەری ئەمۆزا. بەڵای زۆر باشە بەڵام سەبارەت بۆی ئەگەر هەر حکوومەت وەڵام نەداتەوە وەڵامی داواکاری مامۆسایان نەداتەوە بەردەوامبوونی بایکۆت چارەنووسی خوێندن لەم سنوورە ئەمساڵ ناکەوێتە خەتەرەوە سەبارەت بەوەی کە هەژمار نەکردنی؟ وەڵای تری ئەمە ئەگەر چارەسەری موچەی مامۆسا نەکرێت هەر بەو جۆرە بە کە ئیسە هەیە ئەو بە تاکید دەوام ناکرێت. ئێمە لە کۆبوونەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانیشە بەڕێز مامۆستا سەنگەریش لێ بوو لقی سلێمانی بەڕێز مامۆستا دڵشاد و مامۆستا سەنگەر ئێمەش لەگەڵ مامۆستا شەرارە و مامۆستا بڕیاری ڕانیە لێ بوون یعنی ڕوونمان کردەوە کە بەڕاستی ئەگەر چارەسەری موچەی مامۆسا نەکرێت ئەگەر هاوکاریکی باش نەکرێت مامۆستا ئەوە بەڕاستی دەوامی ئەمساڵ کەوتۆتە مەترسیەوە و خراپتریشە بێت. بەڵێ کەواتە مامۆستا تاکو ئێستاەوە لە سنووری پارێزگای هەڵابجا ناتوانن بڵێن کەی داوام دەست پێ دەکات دوای مەسەرەن دە ڕۆژی تر مانگێکی تر هیچ وادەیەک نییە بۆ دەستپێکی دەوام؟ هەر کاتێک هاوکاری مامۆسایان کرا موچەی مامۆسا نەک با بڵێن هاوکاری ینی ئەو پاشەکەوتە زۆرەی کە بڕاوە لە مامۆسا ئەگەر هەڵبگیرێت موچەی وەکو جاران یا ئەگەر بۆ نمونە لای کەمی ماوەسا 200,000-300,000 بۆ زیاد بکرێت دڵخۆش بکرێت حکوومەت بێت بەهانامانەوە بەرپرسانی ئەم وڵاتە بێن بەهانای ئەم هەمووە داواکاریەوە بەڕاستی یعنی جاری وایە لە وڵاتی وا هەیە سەعاتێ دەوام ڕاگیرێ ڕۆژە داگیرێ یەکسەر هەموو شتەکان چارەسەرەکرێت ئێمە ومایە کە دەوام نییە اینجا ئێمە وەکو یەکێتی مامۆسایان لە 11 حکوومەتمان ئاگادار کردەوە ینی بۆ ئەوەی کە ینی ئەمەمان لە بەرچاو بوو یعنی ئەمە نییە کە ئێستا ئێمە بەڕاستی ئیعلانی بایکۆتمان کردو ئێمە لە 11 ئەمەمان لە بەرچاو بوو حکوومەتمان ئاگادار کردەوە کۆبوونەمان کرد سەردانمان کرد وەزیری لەگەڵ وەزیری پەروەردە تەماس هەبووە لەگەڵ ئەنجومەنی وەزیران بەڵام داخەوە کە بەرپرسانی ئەم وڵاتە نایەنە سەر خەت بۆ چارەسەری ئەمە ئەوە بەڕاستی حکوومەت بەرپرسیارە و مامۆسا بەرپرسیار نییە مامۆسا واللهی مامۆسا حەزەکە سبەینێ بە هەمومان حەزەکەین سبەینە بڕۆینەوە داوام ئەگەریسە لە ئیعلامە بڵێن چارەسەری ئەم وەزع و بڕیارێک و وعدێک بدرێ بۆ چارەسەر بەڵام کەس نایە بەدەم مامۆساوە مامۆسا چی بکە ینی مامۆسا بەرپرسیار نییە لە مۆزان. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا ماوسەنگەر کاتمان کەمەوە بە سەبارەت بۆی کە ئێوەش هەڵێکتان هەبوو لە ڕێگەی بەغدادەوە هیچ سەری نەکرد ئەوەی کە لەگەڵ عەبادی کۆبوونەوە خۆ لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراق؟ بەڵێ ئێمە نامەیەکمان نردووە بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ لیژنەی وەکوتم ئەو لیژنەی بەدوادچوون بە قەیرانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و لە دوو کەناڵی ترەوە داوای بینینی نوێنەری حکوومەتی عێراقی و وەزارەتی پەروەردەوانەمان کردووە تا ئێستا هیچ ئەنجامێکی ئەوتۆی نەبووە بەڵام هەر بەردەوامە بین و لە ڕۆژانی داهاتوودا فشارەکانمان وەکووتمان هەم سەردان و فشارەکان هەم هەوڵەکانمان ئێوە دەتانێتەنە ئاوکاری بکرێن لە عێراق و یاخود ماوەسانی ئەم سنوورە بە فەرمی بکرێنە سەر وەزارەتی پەروەردەی عێراق؟ ئەم پێم وابێ ئەمان بابەتێکی زیاتر سیاسی و بابەتێکی ئیداری ئەبێ ئەگەمە داوای ئەوە بکەین مامۆسا سەر
حکوومەتی عراقی بەڵام ئێمە پێمان وایە تا ئێستا بەشێکی لە حکوومەتی عراقی و ئەکرێ ململانەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی جیاکرێتەوە لەسەر چارەنووسی پرۆسی پەروەردە چونکە لە کۆتاییدا پرۆسی پەروەردە لە هەر شارێک لەم شارانی هەرێمی کوردستانیش بەشێکە لە پرۆسی پەروەردە باشە بەڵام ئەوەی کە ئێستا دەبین لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجەوەی کە تەنها خوێندنی گشتی ڕاگیراوە خوێنی تایبەت دەستی پێکراوە ئەمە لاوازکردنی کەرتی گشتی نییە؟ بەڵێ بە دڵنیایەوە بەداخەوە ئێمە لە شارێکە لە هەرێمێکە ئەژین مناڵی ئاوارە مناڵی ئەوەی کە لە وڵاتێکی ترەوە هاتووتە ئێرە مناڵێک کە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عراق و ئاوارە بوو نێسا لە ناو پارێزگای سلێمانی پرۆسی خوێندن ئاسایی لای ئەوانەوە داوام مەکرێ لە وەزارەتی پەروەردەی عێراقەوە بەڵێ وەزارەتی پەروەردەی عێراق سەپەرشی هەروەها ئەو خوێندنگا و قوتابخانە ئەهلیانەی کە لەسەر بە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانی شن ئانی داوام ئاسایە بۆ ئێمە پامێکمان ئاڕاستە کردن وەکو لە سلێمانی کە هیوادارین ئانی پشتیوانمان بن بەڕاستی ئێمە جیاتێکی معنی ناتوانین فشار دروستکەین لەسەرەوەوانەکە داخین بەڵام داوامان لێکردن بۆی جیاوازی تەبەقە و چیناتی دروست نەبێ بۆی داوەتەن لە قوتابخانە ئەهلی و تایبەتەکان کردووە قوتابخانە ئەهلی و تایبەتەکان کردووە کە هاوکارمان بن پشتیوانی مامۆستایانی تر بن بۆ پشتیوانی مامۆستایانی وەزارەتی پەروەردە مامۆستایانی کەرتی گشتی ئەوانی بایکۆتی خوێندن بکەن تا ئەو کاتی حکوومەت وەڵامی داواکارەکان کاتە بڵێن کوڕی بەرپرسان لەم سنوورە لە قوتابخانە تایبەتەکان دەستیان بە خوێندن کردووەوەی کە لە مەکتەب سیاسیەکانی هەموو باسمان کردو وتمان کوڕی بەرپرسەکانی حیزبەکان لە هەرێمی کوردستان یان لە خارج دەخوێنن یان لە قوتابخانە خوێندنگە ئالیەکان دەخوێنن بۆ ئێوە خەمی پرۆسی پەروەردەتان نێوەکو پێویست سەریعنین لە چارەسەرکردنی کێشەکان هیوادارین ئێمە لێسا وەکو پێیان ئاڕاستەیە ئەو خوێندنگا قوتابخانە ئەهلیانە نەما کردووە بەڵام لە داهاتوودا لەوانەیە ناچار بین ڕێکاری مەدەنی بگرینە بەر بۆ داخستنی ناوەندەکانی خوێندن کە ئێستا بەردەوامی هەیە لە پارێزگای سلێمانی بەڵام وەکوتم ئێمە جیاتێکی معنی و ناتوانین ناچاریان بکەین وەکو خوێندنگاکانی تر کە دەرگای زۆر باشە زۆر بە کورتی ئێستا وەکو لە قیماموسیان لە سلێمانی جوادێک دانراوە بۆ دەستپێکیدەوە یاخود پاش دەڕۆژی مانگێک وادەی ئێمە ئەو کاتەیە کە بژێوی ژیانی مامۆستا چاکە بێ ئەگەر بەیانە ئەگەر دوو بانی ئەگەر مانگێکی تر ئەگەر دوو مانگی ترە ئەو وادەیە بەدەست حکوومەتی هەرێمە کەی توانی بژێوی ژیانی مامۆستا لێسا باشترکە ئەو کاتەیە کە دەرگای ناوەندەکانی دروستە کە دەڵێ یونسکۆ ڕێکخراوی پەروەردە ڕۆژمینەتە یەکەکان لەگەڵ ئێوە کۆبەتە وتێتی خوێن نەژمار ناکرێت کە درێژە بکێشێت ئێمە هەر پار لەگەڵ یا کۆبوونەتەوە بە هیچ شێوەیەکە تەیدی ئەو قسەی نەکردووە ئەم ساڵ لەگەڵ کۆنەبوونەتەوە بەڵێ ئەم ساڵیش قسەمان لەگەڵا کردوون ئان بەرپرس نین لە ئەوەی کە خوێندن هەژمار بکریان نا بەڵکو ئەوان گوێ لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمە گرن دەسەڵاتی ئەویان نەکە خوێندن ڕاگرێن خوێندن دابخەن بەڵکو تەنها وەکو تێبینی لای خۆیان دەنووسنویان ڕاپۆ دەنێرن ئەگینا هیچ بەرپرسارەتێکیان لەسەر نییە لەسەر ئاسی پەروەردە. بەڵێ زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی مامۆستا سەنگەر فایق دەگری سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایان هەروە لە هەڵەبجەوە مامۆستا عەبدوڵڵا عەلی سەرۆکی لقی یەکێتی مامۆستایان لە هەڵەبجە زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەی ترخواتان لەگەڵ. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆژی